لە پاڵەوانەتی تایکواندۆی منداڵان لە ئاستی عێراق کە لە بەغدا بەڕێوە چووە چەند یاریزانێکی کورد تێدا بەشداریان کردووە کە مەدالیای با بڵێن پلەی سێیەمیان بەدەستێناوە لێرە ئامادەن دوانیان کە خۆیان باسی ئەم سەرکەوتنە جوانەمان بۆکەن و باسی ئەوەی کە پاڵەوانەتێکە بە چ شێوەیەک بەڕێوە چوە هەر بۆیە ئەڕۆینەلای هەریەک لە بەڕێزان چیا عوسمان کە سەرپەرشتیاری یاریزانەکان بووە هەروەها هەرێک لە یاریزانەکان کە ئەرەستو شوان و ئەیمەن ئەنوەر بووە سڵاوتان لەبێ زۆر زۆر بەخێر بن پیرۆستان بێ ئەم سەرکەوتنە جوانە چیا گیان ئێمە پێشتر خۆتمان مقابلا کرد و چاوپێکەوتمان لەگەڵ خۆتا کرد بۆ دەستکەوتەکان کە خۆت بەدەستت هێناوە ئەم جارە تۆ وەکو سەرپەرشتیار لەگەڵ ئەم مناڵە جوانانای ڕۆشت وایە باسی ئەم پاڵەوانەتیەمان بۆ بکە کە لە بەغدا بەڕێوە چوو زۆر زۆر سپاس ینی ئێوە بینەرانیش باش خۆشحاڵم کە دووبارە لە کەناڵی کورسات توانم دەرکەوم خۆشبەختانە کەناڵی کورسات هەموو کات پاڵپشتی ئێمە بووە هەر کاتێک ئێمە سەرکەوتنی بەدەستێنین لێرە ئەتوانێت ڕای بێنین سەرەتا خانی تایکواندۆ سلێمانی بۆتە پێشنگ و نمونەی سەرکەوتن لە بەدەستێنانی نەتیجە لەسەر ئاستی عێراق خانەکەی ئێمە لە سلێمانیە توانیوێتی هەموو جارێک لە ئەنجامدانی هەر پاڵەوانێتێک جا چ لەسەر ئاستی عێراق بوو بێت یان چ لەسەر ئاستی کوردستان بوو بێ بەشداری بکات یاریزانانی خانەی ئێمە هەموو کات بە ئاستێکی باش بەشداریان لە پاڵەوانێتەکان کردو و توانیوانە مەدالیا بەدەستبێنن سەبارەت بەم پاڵەوانێتیە کە ئەنجام درا پاڵەوانێتیەک بوو لەسەر ئاستی عێراق بۆ مناڵان ئەنجامدرا کە یاریزانانی خانەی ئێمەش بەشدار بوون لە چ تەمەنێکەوە بۆ چ تەمەنە؟ تەمەنەکان بۆ مناڵ بوون ئەشە 8 ساڵ بۆ 11 ساڵە بەڵێ هەرە مناڵان و کە زیاتر لە 700 یاریزانتیای بەشدار بوونە زیاتر لە 16 نادیتیای بەشداری بوونە خانەکەی ئێمەش کە ئێستا ڕکابەرێکی بەهێزە لەسەر ئاستی عێراق و ئێمە خۆشبەختانە دیاریزانمان بەشداری کرد لە پاڵەوانێتەکە بەڵام هەنێکیان سەرەتایان بوو کە بەشدار بن لە پاڵەوانەتی و بۆ هۆی سترێسەوە نەیانتوانی پلە بەدەستبێنن بەڵام خۆشبەختانە دوو یاریزانمان توانیان پلەی سێمی بەدەستبێنن و مەدالیای سێمیش بۆ شاری سلێمانی هەر زۆر باشە دەستان خۆش بێ ئەرستۆ و ئەیمەن بەخێر بێن سڵاوتان لەبێت ئەرستۆ باسێکی پاڵەوانێتەکەمان بۆ بکەیت ڕکابەرەکانی چێ بوونەوەی کە لە بەرامبەرتا بوو چێ بوو و چۆن بوو بەشداری ئەم پاڵەوانێتیتان کرد؟ من ئەرستۆم تەمەنم 11 ساڵە ماوەی 20 شەو خۆم بۆ پاڵەوانێتەکە ئامادە کرد لە کۆی 6 یاری توانیم مەدالەی سێمی بەدەستبێنم ماشەڵڵا و لێبێ ئەو ڕۆژە ئەگەر با مایکەکە ئەیمەنگیان بیتەوە بە ئەرستو بمبورە بە ساقە ئەو 20 ڕۆژە چی تەکرد بۆ خۆ حازرکردن خۆ تەمرینمانەکرد وەکو چی تەمرینەکان چین؟ تەمرینە قورسمانەکرد بە شەو بە ڕۆژی ژاهاتین بۆ قایە ئەی یەخوا سەرکەوتووی لە شەستا ئێستا بێ بە ئەیمان فەرمووڵەوەندگیان پرسیارەکەت بەڵێ تۆ چۆن بوو پاڵەوانێتەکەیە بەشدار بوویت و باسێکی ئەو کەسە مامۆکەی کە لە بەرامبەریا بوویت لە ڕکابەرت بۆ بەرامبەرت توانیم پلەی سێمی بەدەستبێنم لە کۆی 5 یاری زۆر سواسی مامۆستا شوانەکەم کە خۆی بە ئێمەوەی لا کە ئەو نەبووە نەمانەتوانی پلەی سێمی بەدەستبێنین زۆر سواسی دایک و باوکمەکەم کە هەموو شتێکم بۆکەن زۆر سواسی کەناڵەکەشتانەکەم کە ئێمە تامەسەر کرد باز بۆ ئێوەش بەخێر بێن ئەوە سەرکەوتوو بووی بەشداریکردنی مناڵیش لەم پاڵەوانێتیانەیە پێویستی بە کێش هەیە ئەو کەسی کە لە بەرامبەرێتی هەمان کێشی ئەمی هەبێت لەسەر ئاستی کێشە ڕوات باشە ئەرستۆ ئێمەن بە چ کێشێک بەشدار بوون کاک ئەرستۆ بە کێشی 29 کاک ئەیمەن بە 22 هەردووکیان بە کێشی 29 بەشدار بوون ئەم 29 ئەو 22 ئەو 22 باشە وا هەیە مەرجەکان و یاساکان بۆ مناڵان جیاواز بێ لە گەورە ساڵان یان هەر یەک شتە هەمووی یەک یاسایە لەسەر یەک یاسایاریەکە یانی هیچ شتێک جیاواز نییە نە بۆ مناڵ نە بۆ گەورە باشە ڕکابەرەکانیان چێ بوون ڕکابەری ئەرستۆ چێ بوو لە شارێکەوە هاتبوو و ڕکابەری ئەیمەن چێ بوو یاریزانەکان زۆر بەیان لە شاری سلێمانی و لە هەولێر لە زۆر بەیان لە شاری بەغدا و وڵاتە لە شارەکانی عێراقەوە بەشداریان کردووە ئێستا بۆ نمونە ئەرستو ئەڵێ 6 یاری ئەنجام داوە یاریەکان قورس بوون یاریەکان قورس بوون و یاریەکان زۆر بوونە ئەرستو خۆت پێمان بڵێ یاریەکان چۆن ڕکابەرەکانت چۆن بوون مایکەکەی لێ وەرەگریت ڕکابەرەکانم لە یاری پێنجەمان بەر
یاریزانی قای خۆمان کەوتم یەک تۆز نزیکەکەیتەوە لە دەمە لە یاری پێنجەمان بەر یاریزانی قای خۆمان کەوتم هاوڕێ بوون بە یەکیشەوە بەڵ ئەی هاوەڕخۆ سەختیش بووە ئێ کە برمەوە لەو تااقەت یاریم نەما حەزم لێ نەما بوو یاریگە بکەم وای ناخۆشە ئەی شەشەم بەرکێکەوتی شەشەم یاری بەر عەرەب کەوتمەش بەڵ کاتە ئازانە ماشەڵڵا یاریت کردووایە ئەی من تۆ پێمان بڵێ ڕکابەرەکانت تا چەند بەهێز بوون من ڕکابەرەکانم بەر قای خۆمان نەکەوتین هەمووی بەر قاعەکانی کە کەوتین بەر شارەکانی تری عێراق بەڵێ. کەوتی باشە سەخت بوو یاریەکانت زۆر هیلاکی کردی بەڵێ کامیان زۆر هیلاکی کردی یاری ئەخیر یاری کۆتایی بەڵێ کەوتی لە کێ لە چ شارەکەوات بوو بەغدا لە بەغداوە هات بەڵێ. زۆر باش بەڵێ دەست خۆش ڕاهێنەر تا چەند گرنگە لەگەڵ ئەم مناڵانەیە بوونی هەبێت لەوێ ئامادەی هەبێت هەر لە تەمرینکردنی پێش پاڵاوانێتێکە و ئەنجامدانی پاڵاوانێکەشە بەتاکید ئەم ئەنجامەی ئەم مناڵانە بەشێکی ئەگەڕێتەوە بە هەڵ و ماندووبوونی خۆیان و بۆ پاڵپشتی خێزانەکانیان بەڵام هەرە زۆری ئەگەڕێتەوە بۆ ڕاهێنەرەکەمان هیچکە مامۆستا شوانە بەڕاستی دایمە پاڵپشتی ئێمە نمونەی زۆر بێ ئەو بەڕاستی خەمخۆرە توانیوێتی زۆر ماندوونە ناسانە هەموو کاتێک تەمرینێکی باش تەمرینێکی بە قەوت باریزانەکانی داتەوە هەموو کاتێک بە ئامانجی یەکەمیەوە ئێمەی لە پاڵانەتەکان بەشداری پێکردووە خۆشبەختانە ئێمە شتوانیمانە پلەیەکی باش بەدەستبێنین ئەی بە خۆشحاڵی وەکو ئیمکانیەتەکان باشە بۆ ڕاهێنان بەڵێ باشن بەڵام زۆر پاڵپشتێکی وامان نیە بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە یاری بۆ یانەی زانکۆی سلێمانی ئەەکەین خۆشبەختانە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر دیاری وەک سەرۆکی نادیەکە وەروەها جێگری سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی کوردستان ئەو هەموو کات پاڵپشتێکی باشی خانی تایکواندۆی سلێمانی باشە پاڵاوانێتێکی تر هەیە بەم نزیکانەکە بەشدار بنتیایەوە لە ئێستا و خۆتانی بۆ ئامادە بکەن بەڵێ دایمە پاڵاوانتی هەیە بەڵام جاریوای پاڵاوانتیەکە بۆ تەمەنی گەورەیە متەقەدیم بۆ مناڵان مەبەستم بۆ مناڵان جارە هیچ شتێک نییە هیچ شتێک نییە باشە یەکەم جارە ئەرستۆ و ئەیمن لەم پاڵاوانەتیانە بەشدارە بنیان لە پاڵاوانێتی ترا بەشداریان کردووە کاگەرستۆ دوم جارێتی کاک ئەیمنیش هەر دوم جاریانە دوم جاریان یاریزانمان هەبووە یەکەم جاری بووە سترێسی هەبووە بۆیە نەیتوانیوە پلە بەدەستبێنێت باشە سەرپەرشتیاری تیمێکە مناڵان بن گروپێکە مناڵان بن سەختە وایە بەڵێ پێمانەڵی چۆن ئەزمونێ بوو من خۆم نەچوم لەگەڵیان بەڵام من خۆم لە قاعەکەی لە ناو قاعەیە سەرپەرشتیاریانم ئەو کەسانەی کە چوو بوون ئەبێت چی تایبەتمەندیەکیان تیابێت تاکو بۆ نمونە بتوانن سترێسیان بڕوێنەوە تاکو ئەو هێزیانەوە ئەو ئیرادیان تیا دروست بکەن حەز بکەن کە بەردەوام بن لە پاڵەوانێتیەکەیە بە دنیایەوە بە زۆری مامۆستا شوان هەنیانەدا ئەڵێ مەترسن ئاسانە ئێوە تەمرینتان کردووە هیچ ترسێکی ناوێ ئەوانی ژوەک ئێوە یاریزانن ئەمە وا ئەکات کە مناڵەکان نەترسن و بە ورەیەکی باشەوە یاری بکەن دەستان خۆش بی و هەمیشە سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بین کە ئەمڕۆ لەگەڵمانە بەشدار بوون و هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئەرستۆ بۆ کاکە ئەیمن زۆر خۆشحاڵ بین کە لەگەڵمانە بوون